سڵاو بینەران من فاتیمە حەسەن لەمە جا لەگەڵتان دەبم لە دروستکردنی شیرینی و چەندەها جۆری خواردن. ئەوڕۆ دەست پێ دەکەین بە دروستکردنی برمەی باقلاوە ئینشاڵڵا لەگەڵ بن خطوە بە خطوە باسی دەکەین. نانەکان بە دانە دانە بیتن نەک دوو دانە بێکەوە جانە جانە فستەقەکە نابی ئەوەندە زۆر بیتن یعنی لەوانەیە نانەکەی بدڕێنیتن بەپێی چەند زیاتر بی خۆشترە بەس لە بۆ بەرمەی زۆر نەبیتن دەتانی زیاتر تێکەی ئەگەر بیکەی پاقلاوە یعنی شێوازەچکە ئەوە چەند ئەوها لۆتی زیاتر بیتن جوانتر و خۆشتر دەبیتن.
باقلاوەکەتەوە بوو هەمووی چۆرمان کرد باکەرە فڕنیەکەمان لۆی ئامادە کردیە بە دەرەجەی 200 سرە و ژێری بێکەوە سوور بێتەوە تقریبان ماوەی 25 دقەی پێویستە. ئێستا شیرەکەتەوە بوو کوڵا دیارە 10 دقە تا بڵقی دەکاوە چ بڵقی کرد ئەوجا دەیکوژێنیەوە تا سارد دەبتەوە وەچی سارد بۆ ئەوجا بەسەر پاقلاوەکەی دادەکەی.
بینەرانی ئەزیز بەم شێوە هاتینە کۆتایی دروستکردنی بەرمەی باقلاوە هیوادارم بەدڵتان بیت.